سەرکردە زانە خوێندەوار وەروەها ڕووناکبیر و دادپەروەر پێشوا قازی محەممەد کە ئەمە هەموو ئەو سیفاتانە یاخود ئەو مێژوەیە کە بۆ خۆی نووسیوەتەوە کە پێشوا قازی محەممەد لە ساڵی 1946 کۆماری مەهابادی لە مەهاباد دامەزراند کە ئەم کۆمارە دەستکەوتی زۆری هەبوو و پێشوا قازی محەممەد توانی لە سەردەمی خۆیدا و لە سەردەمی کۆماری مەهاباددا بۆ یەکەم جار زمانی کوردی بکە بە زمانی فەرمی نووسین و دام و دەستگاکان و ئاڵای کوردستانیش بە شێوازێکی فەرمی هەڵدرا کە پێشوا قازی محەممەدێکە لە سەرکردە مێژوویە گرنگەکان کە تاوەکو ئێستش ناوی ماوەتەوە و هەروەها دەستکەوتێکی زۆری بۆ کۆماری یەکەم کۆماری کوردی کە دامەزران دەستکەوتێکی زۆری بۆ کورد و کوردستان و ئەو کۆماران بەدەستهێنا کە دوجار یەکێتی سۆڤێت دوای ئەوەی کە لە ئێراندا بوو هەروەها ئێرانیش هێرشی کردە سەر قازی محەممەد و دار و دەستەکەی و دەستگیر کران و دواتر لە سیوێکی سێ لە ساڵ 1947 لە سێدارە دران کە بەمەش هەتاوەکو ئێستا کاریگەری ئەو کۆمارە هەتاوەکو ئێستا ماوەتەوە و باز لە گرنگی و هەروەها ئەو مێژووی لە کۆمارەدا بوونی هەبوو باز دەکرێت. ئێمە ئەمڕۆ باز لە کۆماری مەهاباد دەکەین و باز لە پێشەوا قازی محەممەد بە تایبەتی دەکەین کە ئەمڕۆ یادی لە سێدارەدانیەتی و باز لەو دەستکەوتانە دەکەین کە پێشەوا قازی محەممەد بۆ کۆماری کوردی وەروە کوردستان بە گشتی بەدەستی هێنا و هەتاوەکو ئێستا کاریگەری لەسەر ئێمە کورد هەیە و هەروەها باز لە ئەو وەسێتنامەیەش دەکەین کە پێشەوا قازی محەممەد دوای خۆی بەجێی هێشتە بوو بە تایبەت کە پێشەوایە بوو دادپەروەر بوو و ئەوەی خۆی هەیبوو بە هی خەڵکی ئەزانی و سەرەوەتەکەی کردە بەخششێک بۆ خەڵکی و هیچی لە دوای خۆی بۆ خۆی بۆ بنەماڵەکەی جێنەهێشت و بەخشی بە خەڵکی و بێگومان هەتاوەکو باسی وردەکاریەکانی ئەم پێشەوایە بکەین و ئەم سەرکردە مێژوویە بکەین بێگومان کۆتایی نایەت و کەسێکی دادپەروەر بوو کەسێک بۆ لە خزمەت گەل و نەتەوایە بوو. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر ژیلوان هەڵەدنی پسپۆڕی مێژووی هاوچەرخ کە لە ستۆدیۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە. کاک دکتۆر با سەرەتا باسێک لە مێژووی قازی محەممەد بکەین. قازی محەممەد کێیە و هەروەها کەی بوو کە هاتە سەرحوکم بۆ سەرکردە و یەکەم سەر و کۆمار. پێشەکی بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێزیشتان دیارە ئەگەر ئێمە باسێکی مێژووی کورتی ژیانی قازی محەممەد بکەین قازی محەممەد کوڕی قازی عەلی کە لە ساڵی 1990 کە لەسەر چاوەکانەوە باز دەکەن هەنێکیشی جێڕنەوە پێشتر پێیان وایە لە 1993 لەدایک بوو بەڵام زیاتر ئەوەی کە لەسەر چاوە فارسیەکانە باز دەکرێت 1991 لە شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە تەبەن بنەماڵەیەوان بنەماڵێکی بەناوبانگ بوون چکو باوکی قازی بووە و خۆشی قازی بە قازی ئێمە زانین ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی قازیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە مەهاباد دیارە قازیەکان کاتی خۆی دەسڵاتیان زۆر بوو دەسڵاتی معنەوی لەناو خەڵکە دەسڵاتێکی کۆمەڵایەتی دەسڵاتێکی شەرعی بۆ یەکلایکردنەوەی کێشە دادگایەکانی ناو خەڵک و قازی محەممەد تەمەن لەو بنەماڵە بەناوبانگەی کە بە بناڵی قازەکان بەناوبانگە لە شاری مەهاباد دیارە قازی محەممەد هەر لە مناڵیەوە بڵێن بەهرەی زیرەکی و لێهاتووی و وەگەڵێ چاپۆکی و جۆمەریتی هەڵکەوتووە و ماوەیەک مەسەلەن بەرپرسی ئیداری فەرهەنگی مەهاباد بووە و دواتر بۆتە قازی و ناوبانگی باشە ئیشە بۆ لەو کەسایەتیانی کە وەکو لە مێژووە باسەکرێ زمانزانێکی زۆر باش بووە تەنها زمانی ئینگلیزی و فەڕەنسی و هەنێک لەسەر چاوەکان باس دەکەن هەر زمان توانێتی بەسەر هەر زمان ئازاڵ بێ بە نووسین و هەنێکشی بەخوێنەوە هەنێکیش بەسەر بە قسەکردن و تێگەیشتن و ئاوە سەرکردە شتێکی گرنگە یانی شتێکی زۆر گرنگە لەو سەردەماکە حساب ینی قازی محەممەد ئەگەر 1940 لەدایک بوو 1947 46 ساڵ تەمەنی بۆ هەموو تەمەنی بەڵام ئەو هەموو مەسەلەن زمانزانی و بەتوانای و بەڵام پێگە کۆمەڵایەتی کە پێشێ بۆ لەو کەسایەتیانی کە پێش دروستبوونی کۆماری مەهاباد و پێش ینی ئەو ڕووداوانی کە دواتر بەسەر کۆماری مەهاباد دێ کۆیان بڵێن کۆماری میلی کوردستانە دێ ئەو یەکێک بۆ لەو کەسانی کە یەکێتی سۆڤێت کە دوایی کە دێنە ئێرانەوە گەر باسی و بارودۆخەش بکەین بانگهێش دەکرێت بۆ باکۆ لەوێ و کەسایەتێک ڕێزی لێنرێەوە وەگەڵێ چاوی سۆڤێتەکانی لەسەر بووە کە ئێمە زانین سۆڤێتیش وەکو دەوڵەتێکی گەورەی ئەو کاتەی جیهانی کە لە پاڵاو پەیمانە لە جەنگی دووەمی جیهانی بوون گرنگ بۆ بەڕاستی وارها قازی محەممەد ئەتوانین بڵین لە ڕووی شخصیەتی کۆمەڵایەتیەوە باسمان کرد ناسراو بوون و لە ڕووی ناسیاوی لە دەسەڵاتدارانی تاران ناسراو بۆ چ بوو
وەکو باسمان قازی بووە دواتر بەرپرسی فەرهەنگی مەهاباد شاری مەهاباد کاکەتەوە بڵین بەڕێوەبەری پەروەردەی ئێستاوە بۆ شێوازە و هەروەها قازی محەممەد هەموو کەساتی ئاینەکانی ئەو کاتی ناسی وەکو ناسینوانە ینی وەگەڵی بەناوبانگ بۆ لە هەموو ڕۆژاتی کوردستان خەڵک ناسیوێتی دیارە تێکەڵبوونیشی بە سیاست باز لەواکرێ هەر لە ساڵی کۆتاییەکانی 1939 دوای ئەوەی کە بارودۆخی جیهانی عام و ئێران ئەشڵەژێ ئەوان لە شاری مەهاباد کۆمەڵی محەممەدی دروست دەکەن زۆر باشە کاکتۆر با لەسەرەوە بۆسینانی کەسایەتی قازی محەممەد و ئەو پێگە و ئەو بنەماڵی کە تیا گەورە بوو تا چنێک کاریگەری لەسەر ئەوە هەبوو کە ئەو هەنگاو بەرەو سیاست و کاری سیاست و دەوڵەتداری بەرێ تاوەکو بنەماڵداری هەیە لەبەرەوەی ئەو ناڵم لە بنەماڵێکی بەناوبانگ و ناسراو بوون وەکو قازی وانە لەوەش فەتاحی قازی کەمامی بۆ لە کاتی هاتنی ڕووسەکان لە 1950 لە جەنگی یەکەمی جیهانیەکە دێنە ناوچەکانی مەهاباد و بەنیاز داگیرکردن شەر و کەسانە کە شەهید بووە هەنی مامیشی شەهید بووە لە مەسەلەی دیفاعکردن لە قەزای کوردیەوە باسکەین و هەروەها ئەتوانی بڵین ناڵم پێشتریش پێش دروستکردنی کۆمەڵە ژێکافانە و کۆمەڵی محەممەدی ئەوان پێم وایە ژێشێک بۆ دامەزرانی ئەو کۆمەڵەیە و هەروەها بەدەر لەوەش هەر بارودۆخەکە خۆی بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو کاتە وەگەڵێ بارودۆخێکی سیاسی بوو هەموو کەس مەسەڵەن قسەی لەسەر سیاسەتە کرد بۆ چونکە لە ساڵی 1939 تا 45 ئێمە لە جیهانە فترەی جەنگی دووەمی جیهانیمان هەیە جەنگی دووەمی جیهانیش وەکو معلومە لە مێژووە لە ساڵی 1939 لە بینی هاوپەیمانان و کە بەریتانیا و فەڕەنسا و دواتر ئەمریکا و رووسیا لەگەڵ دەوڵەتی ئەڵمانیای نازی و ئیتالیای فاشی و بەیابان و کۆمەڵە دەوڵە بن بێکەوە ڕوویدا تەمان هیتلەر دوایەوەی کە ناوچەکانی پۆڵۆنیا ئەوانەی داگیر کرد ڕۆی بەرەو یەکێتی سۆڤێتی جاران هەرچەندە پێشتر ینی پەیماننامەیان هەبوو کە عەدەم تەدەخولی یەکتر یانی نەچنە ناو وڵاتی یەکترە و داگیر نەکەن بەڵام ئەوە بوو لە 1940 و بۆ 41 ئەوە بوو کە بەشێکی زۆر یەکێتی سۆڤێتی داگیر کرد و یەکێتی سۆڤێتیش کە هاوپەیمانی بریتانیا و فەڕەنسا بوو ئەمەکو هاوپەیمانێکە پێشتر هاوپەیمانێکی گەورەی یەکتر بوون ئەو بوو کە داوای لە ئەوان کرد بەهانایە بێ ئێوانش نانەتوانین چون هەموو ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا بەدەست هیتلەرەوە بوو ناتوانین لێ ئیمدادات و هاوکاری بۆ بنێرەوە ئێستاش نەبوو بۆ ئاسانیە ئەو بوو ئێران باشترین ڕێڕەو بووکەوە هاوپەیمانان بتوان هاوکاری بنێرن بۆ یەکێتی سۆڤێت بۆی کە لە ڕووخانی حتمی ڕزگاریکەن چوو زۆربەی زۆری شارەکان داگیرکراون هەمومان ئەو چیرۆکی مردوخۆرەکانان بیستوە دەست ئەوەی ستالینگراد وانە ئەو هەر لەوێ ڕوویداوە بەڕاستی ئەو بوو بەریتانیا و فەڕەنسا داوایان لە ڕەزاشا کرد ڕەزاشا کاوکاتە بڵێن شایێران بوو لە 1925ەوە و ئەویش زۆر نزیک بوو لە ئەڵمانەکانەوە ئەڵمانەکانیش کە دژی بەریتانیا و فەڕەنسا و رووسیا بوون سێ-چوار جار پێیان وت ئەبێتەوە هەڕاوێژکار ئەڵمانەکان لە ئێران دەربکەیت و هاوکاری ئێمە بتوانین هاوکاری لە ئێرانە بەرەو یەکێتی سۆڤێت بەرین چون خۆتانزان سنوورێکی زۆری ئێران بە یەکێتی سۆڤێت و ئەو کاتە و رووسیا ئێستاوەیە لەبەرەوە چیان کرد ئەوە بوو لە 1940 بەریتانەکان لە باشوورەوە ڕووسەکانیش لە باکوورەوە هاتن ئێرانیان داگیر کرد ئەو بوو کە ڕەزاشا جوابی ئەڵتیماتۆمەکەی نەدانەوە داگیریان کرد لەبەرەوە ئێران بوو بە لە 1940 ئێران وەگەڵە 3 ساڵی جیازی تیا بوو باشوور بەدەست بەریتانەکانە بوو نێوڕاست ئێران بەدەست ڕەزاشاوە بوو ئیسفەهان و تاران و مەشەد ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕووسەکان هاتبوون بەتای لە باکوورەوە ناوچەکانی ورمیە و هەتاکو ناوچەکانی مەهاباد تقریبا نزیکی سەردەشت و خوار سەردەشت و سەقز و ئەو مەنتیقە هاتبوون واتە فەراغێکی سیاسی دروست بوو بۆیە ئەتوانین بڵێن ئەو فەراغە سیاسیات دەوری هەبوو لەسەرەوەیکەوە ئەو کەسایەتیانەی کە ڕۆشنبیر و خەڵکی کراوە بوون و دەمیان لە سیاست ئەژەنیوانە بە سیاسی ببن و ئەمەش وایە بۆی کە بارودۆخەکەش نەشڵەژێ هەر پیاوانی مەهاباد ئەوانی کە بەناوبانگ بوون و خەڵکی نفوزی کۆمەڵاتی چی زۆریان هەبوو هەوڵیان دەکە بۆی کە تاڵانی نەکرێ بۆی کە مەسەڵەن وەزعەکە زیاتر نەشڵەژێ بۆی کە مەسەڵەن خەڵک پەلاماوی دام و دەستگاکان نەدا و باری کۆمەڵایەتی و باری سیاسی خەڵک تێک نەچێ ئەمان شورایەکیان دروست کردووە هەوڵیاندا کە مەسەڵەن زۆر ئەم بارودۆخە تەئسیر لەسەر ئێران نەکا چوو بۆ هەموو سوپای ڕەزاشا کە چەند ساڵ بوجێکی زۆری تیا سەرفەکرد هەموو کشانەوە لەتر سامیان خۆیان ڕەدەستی یەکێتی سۆڤێتی سوپای سووری یەکێتی سۆڤێت و لەولا شەخۆیان تەسلیمی بریتانیەکانە و لە هەمویان کشانە بەرەو ناوچەکانی تاران و ئەو کاتەش بۆ گەڵێ ڕەزاشا
لە ئەیلولی 1940 لە 16 ئەیلول هاوپەیمان لێیان خست کوڕەکە هێنا کوڕەکەشی تەمەنی 22 ساڵ بە زۆر هێشتا ئەزمموی سیاسی نەبوو لەبەرەوە فەراقە گرنگ بوو بۆەوەی کە ئەمانیش تەداخلی سیاست بکەن بتوان ناوچەکانی خۆیان بەڕێوە بەرن. زۆر باشە باسێکمان لە دروستبوونی کۆماری مەهاباد بۆ کە وە گرنگی ئەم کۆمارە لەو کاتەدا چی بوو کاریگەریەکەی تاوکو ئێستش کەماوەتەوە. دیارە کۆماری مەهاباد خۆی ئێمە وازمان مەڕەتەڵی کۆماری ماخۆی لە ڕاستیا هەر لە ڕۆژنامەی کوردستانی کۆماری میلی کوردستان وا هاتووە ئێمە شوا جوانە بڵین کۆماری میلی کوردستان وەکو زاراوە سیاسی و وەگەڵ زاراوە ئیداریەکە. دیارە هۆکارەکانی دروستبوونی کۆمارەکە بۆ چەند هۆکارێک دەڕێتەوە هیچ لەوانی کە باسمان کرد ئەو فەرەغا ئیداری و سیاسی بوو کە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دروست بوو بەتایبەت لە ناوچەکانی مەهاباد و چواردەوری و هەروەها لە ناوچەی مەهابادە کۆمەڵێ وەگەڵێ گروپ و دەستەی و ڕێکخراو هەبوون یەکێ لەو دەستە و گروپ و ڕێکخراوانە ڕێکخراوی ئازادی خوازی کوردستان بوون کە پێشتر دروست بوون دوای هەڵۆشانەوە هەروەها ڕێکخراوی جوانانی کورد و گرنگترینیشیان گرنگترین ڕێکخراوی ناسیۆنالیستی لەو سەردەمەیە ڕێکخراوی کۆمەڵی ژێکاو یان بڵێ حیزبی ژێکاو ژێکاویش تەوان بۆی زۆر نەچین ناو تەفاسیلەکەی ژێکاو لە 16 ئابی 1942 لەلایەن عەبدوڕەحمانی زەبیحی و کۆمەڵە کەسایەتی شاری مەهاباد دروست بوون کە هەمیان خەڵکی ڕۆشنبیر و وەگەڵێ چینی ناوەڕاستی کۆمەڵگە بوون هەنێکیشیان مەسەلە خەڵکی سادەی ناو کۆمەڵگا بوون دروست بوو ئەم ڕێکخراو ئەتوانین بڵێن ڕێکخراوێکی ناسیۆنالیستی کوردی بوو و تەمان چۆنەتی دروست بوونەکەشی ئەگەڕێتەوە بۆ کاریگەری ئەو بارودۆخی کە لەسەریان بوو هەروەها دوو کەسایەتیش لە باشووری کوردستانەوە کە ئەندامی حیزبی هیوا بوون چوو بوون لەوێ بیرحاج و هەروەها عوسمان دانش کە چوو بوون لەوێ هاوکاریان کردن لە دامەزرانی ئەم ڕێکخراوەیە ئەوە بۆ ڕێکخراوەکە وردە گەورە بوو و بڵاوکراوی نیشتیمان تاسەوە لە ئارشیفا ماوە و دواتریش ڕۆژنامەی کوردستانیان دەرکرد طبعا دەرکردنی ڕۆژنامەی کوردستان و بڵاوکراوی نیشتیمان و گرنگدان بە زمانی کوردی و کۆمەڵێ پرەنسیپ و مەبادیئیان هەبوو ئەمە وای کرد کە حیزبێک هەبێ خەڵک دەوری کۆ بێتەوە حیزبەکە هەرچەندە سەرەتا لە پرۆگرامی خوانە وایان چەسپان و کە خەڵکی مەلا و شێخ و ئانە نێتە ناو حیزبەکەەوە چون بڕوایان وابوو کە ئەو شکستانی شۆڕشی کورد کە پێشتر هەبوو لەسەر دەستی مەلا و شێخەکان بووە بەڵام دواتر کە سەریان کرد نفوزی کۆمەڵایەتی قازی محەممەد و مەلا شێخەکان لەناو کۆمەڵگەی کوردیا زۆرە ئەگەر هەرتەنها بە نوخبەی کۆمەڵگا حیزبێک دروست بێ لەوات حیزبێکی بچووک بێ و هەروەها ئەو سەردانەی کە قازی محەممەد و پیاوانی بەناوبانگی ئەو کاتەی مەهاباد کردیان بۆ یەکێتی سۆڤێت و داوان لێکردن کە کۆمەڵی ژێکاف بگۆڕن بۆ حیزبی دیموکرات تەمەن گۆڕینی کۆمەڵی ژێکاف بۆ حیزبی دیموکرات وەگەڵێ زۆر هینەکەی ناوەڕۆکی حیزبەکەی نەگۆڕی هەر شکلی حیزبەکەی گۆڕی و ئەو کەسایەتانش هەمانەوە تەمەن قازی محەممەد یەکەم جار ئەندامی کۆمەڵی ژێکاف نەبوو بەڵام دواتر لە 1944 بەبزام 1944 بۆ 45 داواکە کە بێتە ئەندامی کۆمەڵی ژێکاف و دواتر لەژێر نازناوی یەکەم جار نهێنی بنای بینایی وەریەگرن و دواتر وەکو باسمان کرد ئەو نفوزە کۆمەڵاتی خۆی بەکاردێنە بۆ کۆبوونەوەی خەڵک لە دەوری خۆی کاتێک قازی محەممەد دێتە ئەندامی ژێکاف خەڵکی تر ئەزان کام حیزبە بەڵە حیزبێکی بەناوبانگ و حیزبێکی چاکە و حیزبێکی باشە بۆی خەڵک دەوری کۆ بێتەوە هەر بۆیە کە سەردانی یەکێتی سۆڤێتەکان یەکێتی سۆڤێت ئەو کاتە سیاسەتی وابوو ڕاستە لە ڕووی استراتیژیەوە زۆر پشتگیری کوردی ناکرد بەڵام لە ڕووی تاکتیکەوە بڕوایەوە بوو کە ئەم فەراغە سیاسیە ئەوێ بە دەسەڵاتێکی خۆجەیی ناوخۆی پڕکرێتەوە لە ئازەربایجان کۆماری ئازەربایجانی دروست کرد بۆیە لە مەهاباد و ئەو ناوچەش بڕیانەدا دەسەڵاتێکی خۆجەیی دروست بن باشترین کەسایەتیش بۆ ئەمان کە خەڵک ڕێزی لێ بگرێ و بەناوبانگوانە بە قازی محەممەد بوو هەر بۆیە پشتگیری قازی محەممەد و ئەو کەسایەتیانێکەوە کۆماری مەهاباد دروست کردن واتە بڵین کۆماری مەهاباد بە هاوکاری سۆڤێتەکان دروست بوو و سۆڤێتیش لە ڕووی لۆجستی و هاوکارێکی باشی کۆمارەکان کرد و تەنانەت مەسەلەن هاوکاری ئەوان کرد کە پەیوەندی لەگەڵ ئازەربایجان بەستن و هەروەها وەگەڵێ سوپای ئەو کاتەی ڕەزاشیان لە ناوچەکە دوورخستبەوە وەگەڵێ پارێزبەندێکیان بۆ کۆمارەکە دروست کرد پێش ینی بۆ ئەو ناوچان دروست پێش دروست کۆمارەکە یەک نوقتەی تر لە 22 ڕێبەندان هەموو ساڵەکە یادی بڵین کۆماری دروستبوونی کۆماری میلی مەهاباد دەکرێتەوە میلی کوردستان دەکرێتەوە ئەو ڕۆژە کە قازی محەممەد لەگەڵ پیاوانی ئەو کاتی بەناوبانگی کورد بنەوە لە چوارچرا هەو شوی کە پێ لەسەردا دەبێت لەوێ کۆمارەکە ڕاگەن و بە وتارێکی قازی محەممەد دەست پێکا و دواتر عەلەمی کوردستان هەڵەکەن و کۆمارەکە ڕاگەن لە
کاکتۆر ئەو ماوەی کە کۆماری تا دروست بوو مایەوە ینی ماوەیەکی زۆر کەمە باس لە 11 مانگ ئەکرێت ئەم 11 مانگە تا چەندێک گرنگ بوو و چۆن توانیان ئەو دەستکەوتە گەورانەی کە ئێستش باسی لێوەکەن و لەو ماوە کورتەیە بەدەستی بهێنن بەتابەت خودی قازی محەممەد خۆی دیارە وەکو باسم کرد لە 22 ڕێبەندە کە کۆمارەکە ڕاگەێنرێ لە 11 شوباتی 1900 هەر بڵێن لەو ساڵەیە لە 46 هەیئەی ڕئاسەی میلی وەک بڵێ ئەنجومەنی وەزیران دروستەکەن ئەمە یەکێک لە دەستکەوتە هەرە گرنگەکانی کۆماری میلی کوردستان کە دروستکردنی ئەنجومەنێکی وەزیران کۆمەڵە وەزیریان دروست کرد وەزیری ئاوادانکردنەوە وەزیری پۆستە و تەلەگراف و وەزیری جەنگی ئەوانە ئەم وەزارەتانە توانین بڵێ چی لە دەستکەوتەکانی کە تەبان هەموو چاکەی بە پلەیەکەکەڕێتەوە بۆ قازی محەممەد و قازی حامەد ئەو دەرفەتی ڕەخسانەوانە دووەم دەستکەوتیان دەستکەوتی گرنگیدان و بە زمانی کوردی ئەو زمانە کوردی کە ئێستاش مەسەن ڕۆژهەڵاتی کوردستان و لە ناوچەی مکریانانە قسەی پێکرێ هەر ئەو زمانەوە کە ڕۆژنامەی کوردستان و ئەو کاتەی ئەوان بەکارهێنا یەکسەر مەکتەبی پەهلەوی گۆڕیان بە مەکتەبی گەلاوێژ یەکسەر زۆربەی زۆری دامودەزەکان کە بە فارسی لە سێ نووسا بوو گۆڕیان بە کوردی ئەمە زۆر گرنگ بوو بۆ کاتە و ڕۆژنامەی کوردستانیش بە زمانێکی کوردی زۆر جوان بەدەر لە هینی حرفەکانی کە پیتەکان کەوکە چاپخانە و گەستا پێشکەوتو نەبووە بەڵام بە زمانێکی کوردی زۆر پارە نووسراوە یعنی جوان نووسراوانە و هەروە هەتا ڕادیۆیان دروست کرد کە لە مەهاباد لە شاری مەهاباد ئەبیسرا دەنگی و هەروەها پەیوەندیان وەکو باس کرد لەگەڵ ئازەربایجان بەس و هەروەها پەیوەندیان لەگەڵێکی سۆڤێت ئەو کاتە چۆ بواری تەقریبا فەرمیاتەوە و هەروە هەوڵیان سپاش دروستکان هەنێکە لە دەستکەوتارە گرنگەکانی ئەم کۆمارە دروستکردنی سوپایەکی میلی بوو هەروەها بەخشینی پلەی جەنەراڵی بە چەند کەسێک و هەروەها وەگەڵێ هەوڵیاندا حتا لە ئاگاداری نامەیەکی ناو ڕۆژنامەی کوردستانڵە کەس بۆی نییە بە چەکەوە لەو شارەکە بسوڵێتەوە کەس بۆی نییە بەرتیل لە ڕووی کۆمەڵایەتی وسەن بەرتیل و ڕەشوە با و لە دایرەکانە سزادرێ و هەروەها هەوڵیدا مەسەرەن جۆر لە جۆرەکان ئیدارێکی خۆبەڕێوەی سەربەخۆ دروستکە و هەروە هەر ناونانیشی بە کۆمار کە لە ناو سیستەمێکی شاهنشایی لێران دروست بووە مارخۆی دەستکەوتە بەڕاستی لە دەرلەوەی کە مەکتەبی شەوانیان کردەوە هەروەها هەڵدا مەکتەبی کچانەش بنەوە بەدەرلەوەش خۆی هەر حیزب دیموکراتی کوردستان لەوێ مەسەرەن یەکەمین کۆمەڵی ئافرەتانی دروست کرد کەوکاتە هێزانی قازم محەممەد خۆی سەرپەرشت کرد بەدەرلەوەی کا گرنگیدا بە کۆمەڵی مەدەنی لەوە ڕۆکە مەسەرەن ئاشتەوایەکی کۆمەڵایەتی لە ناوچەکەیە و هەتا ئەو بارودۆخە ئارامەی کە لەو ناوچەیە چەسپە ئەتوانین بڵێن هەمی کردەوە بۆ چاکەکەی بۆ خودی قازی و بۆ سەرانی کۆماری میلی کوردستان زۆر باش ئێمە کاتمان بەرەو کۆتایی ئەڕات ئەمەوێت باسێکمان لە گرنگی خودی قازی محەممەد بۆ بکەی بە تایبەتی لە کۆتایی کۆمارەکەیدا و نزیکبوونەوە لە ڕوخانی کۆمارەکەی وەروەها باس لە وەسێدنامەکەش دەکرێت گرنگی ئەو وەسێدنامەی و ناوەڕۆکی وەسێدنامەکەی ئەگەر زانیاری هەبێت لەبارەیەوە چی بووە دیارە ئەوکو باسم قازی محەممەد کەسێکی بەناوبانگ و زیرەک و بیرتیش بووە بەڵام ئێمە ئەومان بیر نەچێ هەموو سەرکردەیەک هەڵکەوتی بارودۆخە سیاسەکەی چواردۆری خۆیەتی ئەو بارودۆخە سیاسی هاوکاری قازی محەممەدی دا کە ئەوە بەناوبانگ و کۆمارەکە ڕابگەێنێ لە هەماکەدا هەرو بارودۆخەش وای لێکرد کە شکست بێنێ هەرو بارودۆخە بوو بۆ چووکە سۆڤێتەکان وردە لە ئێران ئەکشانەوە و جەنگی جیهانی دوم بەرەو کۆتایە چوو ئەمریکەکان بەپێی بەندەکانی کۆمەرگەی ئافۆن پەیمانی یاڵتا وەتارانی پێشتر بڕیاندا بکە لە ناوچانی داگیرکرێ کوشێنەوە لەبەرەوە زەختیان لە یەکێتی سۆڤێتی کرد کە ناوچەکانی باکووری ئێران بکشێتەوە ئەو کاتەش ساچیگۆف لەگەڵ قاوەمە سەڵتەنی سەرۆکوەزیرانی ئەو کاتی ئێران تاران وردە بەرەوە ڕۆشنکەوە قرارداد یان بڵێن پەیمانەوەشی دۆزینەوە هەڵکاندی نەوت ناوچەکانی باکووری ئێران ببەستن هەرچەنە قاوەمە سەڵتەنە بڵێن چوو بۆی سۆڤێت ئەو کاتەوە هاتەوە ئەمانە کۆمەڵێک شت بەڵام ئاسلی مەسەلەکەەوە بکە وردە ئەو کۆمارە خۆ بەڕێوەبەری و ئەو دەسەڵاتانەی کە ناوچەکە دروست بوون وردە ئێران بەهێزکەنەوە بەتای بەریتانیا و ئەمریکا ئەو کاتە سیاسەتی ئەمە بوو ئێران بەهێز بکەنەوە محەممەد ڕەزا شا بەهێز بکەن و یەکێتی سۆڤێت نفوزی نەبێت ئەڵێن جەنگی سارد کە لە 1940 دەست پێکە بەڕووخانی کۆماری مەهابەد دەست پێکە یعنی ئەو سەرەتای دروستبوونی جەنگی ساردە چوو ئەمریکەکان هەڕەشان لە یەکێتی سۆڤێت کە لەو ناوچەیە کشێتەوە ئەو کاتە مەسەن بە سەرباز دەریەکەن هەر بۆ یەتوانین بڵێن قازی محەممەدیش کوڕی ئەو بارودۆخی خۆی بووە بەدەر لەوەی کە قازی محەممەد بەناوبانگ بوو وەگە نفوزی کۆمەڵاتی لە ناو ناوچەکە هەبووە بەڵام لە هەمان کاتە دوو لەسەر سی ڕۆژهەڵاتی کوردستان
لەژێر دەستی ئەمانە نەبووە تەنها یەک لە سەرسی ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر دەستی کۆماری میلی کوردستان هەبووە ینی خاکەکەم حتا کۆتایی تەمەنی ئەو کۆمارش کە 11 مانگ و چەند ڕۆژێکە ناوچەکانی خوار سەقز و کرماشان و سنەوارە نەچۆ ژێر دەستی کۆمارە ئەتوانین بڵێ مەچێک بوو لەو هۆکارانەی کە بڵین بەرەو لاوازی بر بەدەرەوەش کە لە ڕووی سوپای و هەرچەنە توانیان سوپایەکی میلی دروستکەن و کۆمەڵە جەنەڕانێک کرد بە سەرپەرشتی سوپا و لە بەرەی سەقز و ئەوانە بەڵام لە هەمان کاتە وەگەڵێ لاوازی هەبوو لە بوونی سوپایە بەتابەت لە مەسەلەی چەک و پارە و پێداویستیوانە چوو بەراورد ناکرا بە سوپای ئەو کاتی محەممەد ڕەزا شا کە لەلایەن بریتانەکان و ئەمریکایانەوە پڕچەیە کرا و هاوکاریە کرا و کە وردە بەرەوە ڕۆژ کێران بکەن بە دەوڵەتێکی ناوەندی و ئەم دەساتانە کۆتایی پێبێنین. کاکتۆر کاتمان زۆر کەماوە ئەگەر ئاماژە بۆ بێ ینی گرنگی کەساتی قازم محەممەد بۆی کە خەڵکی مەهاباتی جێنە هێش ینی هەر لەوێ لە سێدارە درا لە مەیدانی چوارچرایە مکە کۆتا ساتەکانی قازی و ئەو کەسانێک لەگەڵ مەسەرەوە هەرچەند ئەم هۆکارن ببرنوڵای لەبڕی کاتمانەوە هەرچەند ئەم هۆکارن هەبوو هەرچەند ئەم بارودۆخە خراببوو بەڵام کاتێ کە قازم محەممەد کوشتاری سوپای محەممەد ڕەزا شای بینی لێ ئازەربایجان کە کوشتارێکی زۆریان کرد خەڵکی زۆریان کوشت و حتا باقورۆڤ ڕای کرد دواتر لە یەکێتی سۆڤێت نازان بە ئەڵێن هەگەڵ کوژدانێک بردووانە بەڵام قازم محەممەد کە سەیریان بارودۆخەی کرد ئەو بڕیای دەرگا خەڵکی خۆیان بێنێتەوە بەوتی ئەم کۆمارە لەسەر دەستی من دروست بووە بێ بەم نیش کۆتایی بێ و هەروە منە بم بە قوربانی ئەو خەڵکە با من وەگەڵێ لە سەدارە بدرم من بمرم بەڵام خەڵکی مەهابەت سەلامەت بێ ناوچەکە تووشی ئەو کوشتارە نەبێ هەتا بازەوە کرد خۆیان بەرەو پیری سوپای هۆمایەنی چوون و لە دەواازەی مەهابەت پێشوازن هەرچەندە سەرەتا ئەومان بیر نەچێ سوپای ئێران بە وعدە هات کە ینی هیچ نەکات ینی کوشتار نەبێ و هەروەها ئەم تەسلیمکردنەش بەڕاستی وەگەڵێ ئەوە بڵێن ینی لە مێژووە تۆمار کراوە کە قازم محەممەدوان ینی پێیان وانە بوو کە سوپای ئێران ئەمان بەرەو پیری چوون ئەوانیش بڕیاری ئەدامکردنیان بدەن ینی ئەوە هەبوو بەڵام کاتێک کە لە 28 دوانزەی ساڵی 1946 کە بڕیاری محکەمەی ئەو پێڕە عادەوی سەحراوی دەرەچێت و ئەوانە بە لە سێدارەدانی سەیفی قازی و سەدی قازی و جەنابی قازی محەممەد ئەبینین ئەمە پەشیمانبوونیشی دەسەڵاتداری ئەو کاتەی ئێرانە لە مەسەلەکان چوو پیامان بوو هەتامان زیندوو بن دۆزی کورد زیندووە بێمان ئەدام کرێن باروە کۆمەڵە تۆمەتی وەکو تەزیە تەڵابی و نازانم دەسەڵاتی بێگانای هێناوەتە مەهاباد و پەیوەندیان لەگەڵ دەسەڵاتی بێگانایە بەستووە ئەمە کۆمەڵ تۆمە بوو ئاراستەمان کرد بۆیە قازم محەممەد ئەو بڕیارە جریانیدا کە خۆی بێتە قوربانی خەڵکی تر نەبنە قوربانی هەرچەندە دواتر سوپاکە لەو بەندانەش پەشیمان بوون و لەو عادانەش پەشیمان بوون و زۆریان خەڵک لە ئەدام کرد باز دوای 56 کەسیان دوای ئەدام کردو لای قازم محەممەد بەڵام گرنگترین ئەم سێ کەساتی کۆمار بوون بۆ قازم محەممەدیش تەمان کە لە سیوێکی ئازاری ساڵی 1940 ئەدامەکرد لە مەیدانی چوارچرا هەنێکیش پێیان وایە مەسەلەن 30 ئازارە ئەندەی خاکە لێوەڵەن 30 ئازار ئینشەڵڵا سیوێکیە فەرق ناکەوە بە پێنجی بەیانی کە ئەدامی خەڵک دواتر دێن جەنازەکانە بین بە دارەکانەوە یەکێک لە کەسایەتەکان وەسێتێکی قازم محەممەدی نووسیوەتەوە کە خۆی پێوتوانە ئەم وەسێتنامە زۆر گرنگە لە مێژوو کردە کە داوای یەکەم ئیتیفاقەکە پێ وایە مەسەن یەک کورد بێ گرتووی ئەبێ بەشت و هەروە داوایەکە کە بە قسەی بێگانە هەڵمە خەڵەتێ داوای خوێنەواری و ڕۆشنبیری کوردەکە داوای ئەوەکە کە خیانەت لە میلەتەکەی خۆت نەکەی داوای ئەوەکە مەسەلەن بەخواناسی و بەڕازگۆیی و بە مەسەلەن بەدڵێکی پاکەوە تۆ ئەتوانی مەسە خزمەتی میلەتەکەی خۆتکەی ئەوە قازم محەممەد وەکو کەسایەتیانی کە دواتر بڵێن یاداشتی خۆیان نووسیوت و یانەوانی کە سەردەمەکان بینیوە پێیان وایە کە قازم محەممەد بڕیارێکی زۆر جریانی داوە بڕیارێکی زۆر کەم سەرکردەی کورد هەیە کەم سەرکردەی کورد لە مێژووە خۆی کردبێتە زەحیە و میلەتەکەی پاراست بێ زۆر جار سەرکردەکانی کورد یان سەرکردەکانی جیهان لە شۆڕشەکانە هەڵدێن پارێزبەندی بە خۆیان دروست دەکەن و میلەتەکان بەجێڵ حیزبەکان بەجێڵ بەڵام قازم محەممەد نە حیزبەکەی خۆی بەجێهێشت نە میلەتەکەی خۆی هەرچەند دواتر بارودۆخەکە بە شێوەیەکی تر کەوتەوە دیکتاتۆرەتی ڕەزا شا تا هەفتانەوە بەداخەوە زۆر بە شێوەیەکی وەگەڵ دیسپۆتیزمانە دیکتاتۆرانە بەردەوام بوو. دەسپاس بۆ بەڕێز دکتۆر ژیرال هەڵەدنی پسپۆری مێژووی هاوچەرخەکە لەم تەوەرە لەگەڵمانە بوو. کاتۆ لەگەڵ کنگرا بێنە چۆنە؟ الله باشە خۆش تەوری دوای باسی کنگرەکەی ئینشاڵڵا.